سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو هاوڕێیانی خۆشەویست ئەم کاتە هەموو کاتێکتان باش هاوڕێیان ئەم لایڤە لێرە لە چەناڵی تیلیگرام دەیکەمەوە بۆ ئەوانەی کە پرسیاریان هەیە بەڕاستەوخۆی دەتوانن پرسیارەکە بکەن لەبەرەوەی لە یوتیوب ناتوانانی پرسیار بکەی بە دەنگ یا بە ڤۆیس دواتر ڕێکۆردی دەکەم و لە یوتیوبەکەش دایدنیمەوەی ترەوانەی لێرە نین دەتوانن دواتر سێری بکەنەوە بۆ هەر پرسیارێکتان هەبوو دەتوانن پرسیار بکەن هاوڕێیان بابەتی لایڤەکەمان لەسەر پرسیاری ئەم برایە کە بە ڤۆیس پرسیارەکەی ناردووە دەڵێ هۆکار چییە بیتکۆین بەرز دەبێتەوە و ئاڵتکۆینەکان بەرز نابنەوە وەکو لە ڤیددیۆی شکاری هەفتانەدا بۆم باسکردن وتم ١٩٠ ئەگەری شکاندنی ناوچەی 600 هەیە ئەگەری بەرزبوون زیاترە ئیتر ئەو کەسانی سەیری ڤیددیۆیەکانی منی کردبێ دەزانێ داخوا چۆن باسی شکاریەکانم کردو شکاری هەفتانە هەمیشە ئەگەری زۆر بەلای کامەدا بوو ئێمە لەگەڵ ئەو ئەگەرەین ینی هیچ شتێک 100% نییە لەم جیهانەدا ئیتر ئەگەر بڵێ 100% دەچێتە قالبی علمی غەیبەوە ئیتر ئەمە دروست نییە بەڵام ئەگەرەکان مەسەڵەن احتیمالمان هەیە کام احتیمالە زیاتر بوو ئێمە لەگەڵ ئەویان دەڕۆین بەنسبەت بیتکۆینیشەوە ئالت سیزن و ئالت کۆینەکان دووشتی ئالت سیزن بەمانای وەرزی ئالت کۆینەکان دێت ئەمە کە دەیبینێن ئەمە وێبسایتێکە نووسراوە ئالت سیزن ئیندێکس ئەمە دەتوانن بۆ خۆشتان ئەمە هینەکەیەتی سێرچی بکەن لە گۆگڵ چارتێکمان دەداتێ بەشی سەرەی نووسراوە ئالت کۆین سیزن بیتکۆین سیزن ئەیتر ئەمە ئالت کۆینەکان ئێستا ئەم دەرەجەی کە دەیبینی ئەم پێوانەیە ئەگەر بۆ لای ئالت کۆینەکان هات واتە ئالت کۆینەکان بەرەو بەرزبوونەوە دەڕۆن بە تایبەتی بگاتە ئەم ناوچە سوورانە ئەها زەرد و سوورەکان لێرە دەگاتە وەرزی ئالت کۆینەکان بەڵام ئێستا لە بیتکۆینەوە نزیکین وەکو دەبینین لە چارتەکەشدا ڕووی لە خوارەیە کەواتە ئاڵتەکان لێرەدا بەرز نابنەوە مەگەر بێت و وەکو ئێرە مەسەلەن لەمسێکی ئەم منتیقانە بکە اینجا بەرز بێتەوە ئەمە چارتە ئیتر چارتیش چارتی ئەمە بێت و یەکی تر بێ هەمووی هەر یەکشتە ئەمە بەنسبەت چارتەکانەوە بەنسبەت بیتکۆینەوە کە من شیکاریم بۆ کردوون ئەمەش شیکاری بیتکۆینەکەیە کە بۆ ئەوەی خۆشەویستم کردووە چەند مانگ و چەند دەمێکە وتم ئەم ترێندە بشکێنێت وتم باش بەرز دەبێتەوە لە بیرتانە شیکاری هەفتانە و ڤۆیسی شمدانا بوو وتم لەوانەیە تا 650 داوەزین کە 650 داوەزینی کرد ئەمە بۆکسەکەیە چەند دەمەیەکە ئەم شیکاریم بۆ کردوون ئیتر دوێنێشەوە ئەم کاندڵە ئەم شوێنەی شکاند برێکی کرد کلۆزی لە سەروویە کرد کە کلۆزی لە سەروویە کرد ئەوڕۆ دەبێت چی بکات بەرزبوونەوە بکات بەرزبوونەوە بکات ئەم شەو پێشبینی چی هەیە هایر های بکات هایر های واتە بچێتە سەر و 738 وەرەقە ئیتر کە دەشتێ ئەم شەو ئینشاءالله کلۆزی ئەم شەو لە سەروویە بکات ئەم تارگەتانە ئەکتیڤ دەبن و ئەگەری تا بەرزبوونەوەمان دەبێت تا 855 وەرەقە بەم شەوازە ئەمە بەنسبەت بیتکۆینەوە بەنسبەت شیکاری بیتکۆینەوە تۆتاڵی مارکەتی شیکاریم بۆ کردن ئەم هەفتەیە ئەگەر لە بیرتان بێ وتم تۆتاڵیش دووبارە سیرکەن تۆتاڵیش هەمان ترێندی شکاندووە شیکاری ئەگەر دقیق بێ ئاوا ئیش دەکات و تۆتاڵیش ئەم شەو لە سەر و ئێرەوە کاندڵداخات لە سەر و 2.390 ملیار ینی 2 تریلیۆن و 390 ملیار دۆلار لە سەروێەوە داخات ئەمە کۆی گشتی پارەی ناو کریپتۆیە لە سەروێەوە داخات هەم بۆ ئاڵتکۆینەکان هەم بۆ بیتکۆین زۆر باش دەبێت بۆیە یعنی هەمیشە شیکاریەکانی من کە من دەیانکەم بۆ ئەوەی خۆشەویست سیر کە چەند بە دەقیقی ئیش دەکات کە بیتکۆین بەرز بۆتەوە لێرەش چەناڵەکە شکاوە لێرەش لەمسی ئەم شوێنەی کردووە بۆیە ئاگاداری ئەمە بن بەڵام ئێمە بە هۆکاری ئەم بابەتەتان پێ بڵێم بۆچی بیتکۆین بەرز دەبێتەوە ئاڵتکۆینەکان بەرز نابنەوە جا ئێمە لە کریپتۆدا ئەمە
مۆنیفلۆ ئین کریپتۆیە ئیندێکسیشمانەیە مۆنیفلۆ ئیندێکس دەبێتە هین دەبێت ئەندیکەیتر بەڵام ئەگەر سێرچ بکەم مۆنیفلۆین کریپتۆ ئەم پارەی سەرێکە دەیبینی پارە پێی دەڵێن فیات واتە یۆڕۆ پاوەن ئەو پارە کاغزیانەی کە هەیە لە بازار دیناری عراقی تمەنی ئێرانی هەر شتێک هەیە پێی دەڵێن فیات ئەمانە فیات کەرەنسیەکانن واتە ئەو پارانەی کە هەیە لە بەردەستدا جا زێڕە زیوە هەرچی هەیە پێی دەڵێن فیات غێری دیجیتال کەرەنسیەکان پێیان دەڵێن فیات پارە لە ناو فیاتەوە دێت بۆ ناو کوێ بۆ ناو بیتکۆین لە بیتکۆینەوە دەچێت بۆ کوێ لارج کەپ لارج کەپ واتە ئەوانەی مارکت کەپیان گەورەیە بۆ نمونە ئیسریۆمە BNBە ئەتۆمە ئیتر ئەوانەی ئێستا بە ڕیزبەندیش پیشانتان دەم با بچینە کۆین مارکت کەپ بۆی بزانن ڕیزبەندی کۆین مارکت کەپ چییە و لەم بابەتە بە تەفاسیلی تێبگەن ئیتر ئێوە لە بازاری کریپتۆدا ئیش دەکەن خۆشە ئەم شتانە بزانن چۆن چۆنیە ئەمە ڕیزبەندی ئەگەر وێبسایتی کۆین مارکت کەپ بکەنەوە ڕیزبەندی یەکەم بیتکۆینە ڕیزبەندی دووهەم ئیسریۆمە ئەم ڕیزبەندیە بە پێی چییە بە پێی مارکت کەپ دیاری دەکا ها ئەمە مارکت کەپی ئەم دراوانە بیتکۆین یەکەمە دوای ئەو چییە ئیسریۆمە دوای ئەو USDT واتە تیزەر واتە ئەو USDT کە ئێمە ئیش پێ دەکەین مارکت کەپی بەرزە دوای ئەو BNBە سۆلانایە ئەمەش USDCە کە ئەمەش هەر ستیبل کۆینە دوای ئەمانە حوتەم XRPە لە میمکۆینەکانیشدا دۆجی کۆینە دوای TRX ترۆن کە ئەمە گواستنەوەکانمان هەموو لەسەر بلۆکچێنی ترۆنە دواتر تۆنکۆینە کە دەبینی هاتوتە ڕیزبەندی دەیەم کاردانۆیە ئەم کاردانۆیە لە سێم و چوارەمدا هەبوو هاتوتە ئێرە شیبا ئینیۆیە ئەمە کە میمکۆینە ئەمەش ئاڤاکسە ئەمەش بیتکۆین کاشە چین لینکە ئەها ئەمانە هەتاوەکو دەگەنە ڕیزبەندی پەنجایەمیش ئەها تا دەگەنە پەنجایەم کە ئەتۆمە ئەمانە پێیان دەگوترێ وەڵی تا سەتیش لەوانەیە تێیدا بێ لەبەرەوەی بەڵام ئێمە دەڵێن پەنجا تا دەگاتە ئەتۆم ڤچین ئەها ئەمە لارج کەپیان پێ دەڵێن لارج کەپ واتە مارکت کەپی گەورە دواتر میت کەپمان هەیە میت واتە وەسەد حەدی وەسەد میت کەپەکانیش لەکوێوە دەست پێ دەکات لە سەدەوە بەرەوسەر دەست پێ دەکات تاوەکو دەگاتە 500 ئەمانە یعنی جا بە ڕیزبەندی ئیتر تۆ ئاڵتکۆینێکت کڕیوە بۆ نمونە ئێمە ئەگەر بێت و لە کۆین مارکت کەپ هەر سیگناڵێکی خۆمان ئەوە بکەین مەسەلەن پێشتر ئێمە XCURمان کردوتە XCUR بۆ نمونە XCORET ئەم XCORETە دێ کە سێرچت بۆ کرد هاشتاگێکت دەداتێ هاشتاگەکە چەندە لە پێش هاشتاگەکەی 2519 واتە ئەمە لە ڕیزبەندی 2500 بەرەو سەرە کەواتە ئەمە دەکەوێتە کوێ دەکەوێتە بەشی لۆکەپ ئاخیرم کەواتە ئەگەر بیتکۆین بەرز بووە لارج کەپەکانیش بەرز بوونەوە میت کەپەکانیش بەرز بوونەوە XCUR بەرز نەبووە ئێوە گلەیی مەکەن لەبەرەوەی سەرەی نەهاتووە کەواتە پارەکە بەم شێوازە دێتە لارج کەپەکان دێتە میت کەپەکان دوای لۆکەپ ئەگەر XCUR بەرز بوونەوەی کرد لە دابەزینی بازار بترسن لەبەرەوەی ئەها لەوێەوە دەڕواتەوە کوێ ئەو سەحمەت بینیەوە دەچێتە ناو بیتکۆین پارەکە دەچێتەوە ناو بیتکۆین و لە نێو بیتکۆینەوە دەڕواتەوە بۆ فیات ئەمە خولانەوەی پارەیە لە ناو بازاری کریپتۆدا وێنەیەکی تریشمان هەیە ئەگەر بە وازەحتری لێ تێبگەن ئەویش هەر هەمان شتە بەڵام مەفهومەکە یانی جوانترە ئەمە نووسینەکە بوو ئەمەیان هەر فیاتەکەی ئەمە فیات کەرەنسیەکەیەوە تا دۆلاری ئەمریکی بەم شێوازە دەسوڕێتەوە دێتە ناو بیتکۆین لە بیتکۆینەوە دێتە لارج کەپەکان ئەها ئیسریۆم سۆلانە BNB دواتر میت کەپەکان ئەها ئەتۆم ئەمەشیان چەندراوی ترن لۆگۆیەکان وڵی ناوەکانم لە بیرنی ئێستا ئەمانە کامانن دواتر ئەمانەش
لۆ کەپەکانن سمۆڵەکان ئەها ئیتر ئەمانە ئەم لۆگۆیە گەڵایە وەبزانم دراوی گەڵایە تروانی تر نازانم کامیانن بەڵام ئەمە بە لۆگۆ پیشانی داوی کە ئەمانە لە ڕیزبندی کامانەدان هەتا ئەتۆمیش لە میتکەپەکاندا لارچکەپەکان ئەمانن مەبەستم یعنی ئەو مەجموعەیە بەڵام من بە تەحدیدی بۆم باس کردی لە یەکەم تا پەنجاهەمی مارکت کەپ ئیتر ئەمانە لارچکەپن لە 50 تا 500 میتکەپن ئیتر لەوێەوە دەبێتە لۆ کەپ واتە مارکت کەپی کەم ئیتر تا ڕانکەکەی بەرزتر بێت سەر و 2000 بێ ئیتر ئەمە ینی چۆن دەڵێ لاوااسترە دراوەکە جا دواتر لە سمۆڵەکانەوە لە چووکەکانەوە پارە دێتە ناو بیتکۆین و دواتر دەچێتەوە ناو فیات ئەمە بەم شێوازە پارەی مارکت بەم شێوازە دەجوڵێتەوە کەواتە ئەگەر بیتکۆین بەرز بۆەوە مەرج نییە ئەوانی تریش لەگەڵی بەرز ببنەوە ئێستا بۆ نمونە من شیکاری ئیسریۆمم بۆ کردن لە شیکاری هەفتانەدا وتم ئیسریۆم بکڕن پێشم وتن ئەو کات لەم چەند ڕۆژ پێش ئێستا بوو تقریبا لەو شوێنانە بوو وە پێشتریش پێم وت بوون لە وتم لەو هێڵانە بیکردن ئەم شوێنانە شوێنی کردنی ئیسریۆمە ئیسریۆم ئەم ترێندە بشکێنێ و بچێتە سەر و ئێرە ئاڵتکۆینەکانیش بەرز دەبنەوە کەواتە یعنی لارچکەپەکان بەرز دەبنەوە دواتر دێتە سەرەی میتکەپەکان دێت دواتر لۆ کەپەکان دێت ئیتر بەم شێوازە وردە هەمویان بەرز دەبنەوە ئێستا هەمووتان لەو مەفهومە تێگەیشتن ئەمانە چۆن بەرز دەبنەوە ئەمانە چۆن پارەیان دێتە ناوێت کەواتە تۆ کە دراوێکت کڕیوە بۆ نمونە دراوێکی مەسەلەن بە مەسەلەن دۆگس کە هینێکە بۆ تێک بوو لیز بوو ئەها مەسەلەن دۆگز کە ئەمە تازە لیز بووە باشە دۆگز سیرکە ئەمە لە کوێدا دۆگز ڕانکەکەی لە 150دا واتە ئەمە لە میتکەپەکاندا بەڵام ئەگەر بێت و ئێمە مەسەلەن هامستەر کۆمبات هەر ئەو هینێکە ئەمە سێرچ بکەین ئەمە تازەش لیست بوون هامستەر زەعیفترە لە دۆگز کەواتە هامستەر دوای دۆگز بەرز دەبێتەوە یعنی ئەمە دوو میسالن بۆ ئێوە هێنامەوە ئەگینا مەسەلەن تۆ میمکۆینەکان لێ بدا هەان لێرە مەسەلەن سێرچی میمکۆینەکان بکەیت ئەمە لێرە نووسراوە میمس ئەمانە لێ بدە میمکۆینەکانیش ڕیزبەندی میمکۆینەکان ئەها دۆجی کۆینی یەکەمە لێرە دوای شیبە دوای پێپەیە تۆ گەر میمکۆینیش دەکڕی ئەم لیستە لێ بدا بزانە کام ئەمانەی کە لە ڕیزبەندیەکەدا هەن تاوەکو دەگاتە مەسەلەن ئێرە تا دەگاتە دۆگز ئەمانە مارکت کەپیان بەرزە باشیشن جێسی قەشن بەڵام ئەمانەی کە مەسەلەن لە خوارەوەن سیرکە مەسەلەن دێ خوارەوە ئەها ئەگەر بێت و میمکۆینێک بێت لە لاپەڕی سیویەک بێ ینی ئەمانە ئەها گوناحە تۆ بچی ئەمانە بکڕی بۆچی یعنی تۆ پارەکە دەخەیە ناو ڕیسکە ئێستا مەسەلەن هەر مارکت کە پشتیشیان دیار نییە ئەمانە جارێ پیشانی نادا ینی تۆ بەم شێوازە مەسەلەن ئێستا بە بینەوە خوارێ بۆ نمونە شەشەم هەڵدەبژێریم زانین شەشەم لە ڕیزبەندی چەندەندا ئێستاها میمکۆینمان هەیە لە لاپەڕەی شەشەم لە ڕیزبەندی چەندی کۆین مارکت کەپدایە کە ئەمەیە دۆگی 2.0 ئەم دۆگیە سەیری کە لە ڕیزبەندی 3969 دایە ئەگەر مەسەلەن بینە ئێرە میمکۆینێک بکڕین هەتاوەکو ئەم دراوانە لە ڕیزبەندی مارکت کەپدا مارکت کەپیان کەمتر بێ ئیتر دراوەکە لاوااستر و جێسی قەنیە ئاگادار بن بۆ هۆڵد و ئەمانە یعنی بچن ئینڤست لەم دراوانەدا بکەن ئێستا مەسەلەن ئەمانە
چین نازانم یعنی کەسەکە دەچێ یواهێت بە دەفتەر پارەی لە میم کۆینێک دەکا ئیتر ئەمە سپینە نەما 1000 میم کۆینی وا هەبوو داخراوە ئەمانە هەر هیچیان پیشان نادا ینی بەها چەند زۆرن ئەمی ئەوە هەر میم کۆینەکانن ئەی کۆینەکانی دیکە یخۆ کۆینمان هەیە کۆینی خراپیشمان هەیە 100 خۆزگەی بە میم کۆینەکانکە ینی بۆیە ئاگاداری ئەمە بن بۆ نمونە دراوێکی ترکە مەسەلەن خەڵک زۆر لێی لە زەرەرە دراوی شیڵ مەسەلەن سەیری کە دراوی شیڵ چەندەمە لە 2008 دایە ڕانکی یعنی تۆ کە بیتکۆین بەرز بۆ مەرز نییە شیڵیش بەرز بێتەوە تۆ شیڵت کڕیوە بیتکۆینت نەکڕیوە ئیسریۆمت نەکڕیوە کاردانۆت نەکڕیوە دۆجی کۆینت نەکڕیوە مەرز نییە ئێستا مەسەلەن ئەوڕۆ سیرکە بیتکۆین بەرز بۆتەوە ئەمە 2.5 دابەزیوە 2.5 دابەزیوە بۆیە ئاگاداری ئەم بابەتە بن یعنی بزانن کە ئەم شتا چۆنچۆنیە ئەمە بزانم لە کۆکۆینیش دیلیست بوو من ئەو شیکاریم بۆ برایە کرد بوو ئەگەر لە لایفەکەدا بێ دەزانێ وتم تا ئەم شوێنە بشکێنێت تا ئەمانە دێت ئیتر لێرە سەپۆرت کرا و بەرز بووە لێرە بەرزبوونێکی کرد ئەمەی دیلیست بوونەکە بوو ئەلێرە پێش دیلیست بوونەکە کە دیلیست بوو تا ئێرە داوەزی ئەمە دراوی شیڵە ئەمە بە تارگێتی $70 و بە تارگێتی نازانم چەند بە خەڵکیان دەکڕی سەیری دراوی شیڵکە بەخوا ئەلێرە ئەوەی لێرە بیان کڕی بێ ئێستا دنیایەک لە زەرەرن ئەی ئەوەی ئەگەر لە $، و من لەم شوێنە بەبیرم دێ بە خەڵکیان کڕیوە لە $25 سنت لەوێ کردبوویانە سیگنال کە تازە لیز ببوو کە دەڵێن دراوی تازە لیز بوو مەکڕن ئەها لە $، و چەندەوە $70 سنتەوە هاتوتە کوێ هاتوتە چەند یعنی 4.062 یعنی حسابی خۆتی بۆ بکە ئەگەر لێرە بە $1,000,000 شت تێکردبە لێرە هیچت پێ نەدەما هەر هیچت پێ نەدەما ئێوە دەبێت زۆر وریابن لە خۆتان یعنی ئەم دراوانە های ریسکن تۆ چۆن دێ مەسەلەن هەموو سەرمایەکە دەخێت دراوێکی ئاوە یعنی بۆیە ئەم لایڤە زۆر گرنگە بە جوانی سەیریکەنەوە بۆ هەموو کەسێک بەرچاوڕوونی تەواوتان هەبێ هەر دراوێک کریتان لە مارکت کەپ ئاوە سێرچێکی بۆ بکەن زۆر ئاسانە لە کۆین مارکت کەپ ئەم هاشتاگەی پێشی بزانە ئەم شیڵ تۆکنە بۆ نمونە ئێستا مەسەلەن ئێمە دراوێکی کە SXP سێرچی دەکەین ئەمە دراوێکە ئەمە کۆینە باشە کۆینێکە لە ڕانکی چەندە 2275 ئەمە لە ڕیزبەندی پێشێدایە مارکت کەپی چەندە ئەمە هەموو لێرە ئەمە مارکت کەپەکەیەتی ئەمە ڤۆلیۆمی 24 ساعتەکەیەتی ئەم دراوێکی خاوە بەڵام وەکو ئینڤست ئەمە بۆ داهاتوو ئەگەری ئەوەت هەیە بگەیەوە دەزمایە لەم دراوە بەڵام لە دراوێکی وەکو شیڵ ئەگەر لە $، بتکڕی بێ ناگەیەوە دەزمایە مەبەستم ئەوەیە پێتان بڵم بۆیە ئاگاداری ئەم بابەتە بن هاوڕێیان ینی زۆر گرنگە ئێوە مەسەلەن بزانن چ دراوێک هۆڵ دەکەن چ دراوێک دەکڕن مەسەلەن ئێستا ئەمن هەر ئەو SXP کردبوومە سیگنال پێشتر لە گروپی سیگنال بزانن چەندی خێردا بوو من پێشتر ئەلێرە 2000 کردبوومە سیگنال ئەمە سیگناڵی من بوو باشە ئەلێرە کردبوومانە سیگنال 2 زیاتردا بوو جاری دووەم 170 دا بوو ئەگەر گریمان کردم لێرە نەشت فرۆش بێ ئێستا لە شوێنی خۆتی لە شوێن داخلبوونی خۆتی ئەم تارگێتانەش دەبینێ بۆ داهات و دراوێکی باشیشە ئێستا لە 25 سنتە یعنی لەم منتیقانە تا دەگاتەوە 20 سنت دراوێکی باشە بۆ هۆڵت بەڵام وەکو دەبینن تەجمیعەکانی زۆرن پەمپەکانی بەهێزن بەڵام یعنی بەڕاستی دەبێت لەگەڵی بە تەحمل بی بەڵام دراوێکی سەیڤیشە وەکو شیڵکۆی نییە بڵێ ئەمە ناگاتەوە ئەم شوێنە ئەمە کۆینێکە و کۆینێکی بەهێزیشە وەکو سەیڤە ئەم دراوە
وە شوێنەکەی بەڵام خەڵک هەیە بڵێ لە چەند کروێتی من دەزانام ئەم دراوە خەڵکێکی زۆر لەم دراوەش لە زەرەرە خەڵک هەیە بەخوا ئەوەی ڕاستی بێت ئالێرە بە خەڵکیان کڕی ئالێرە لە $3.50 تا $4 ئەلم دوو شوێنە بە خەڵکیان کڕی ئیتر لێرە بەرزبوونێکی کرد وتیان لە دەبڵی یەکەم دەزمای لێ دەکەن و تا لە $9 نەگەشتوێت دابەزینی کرد ئەو دابەزینەی کردی هەتا چۆن دەڵێ تا 19 سنت و ئەمانە بزانم تا 17 سنتی شاتووە 16 سنت دابەزیوە بەڵام تۆ لێرە بیکرە لێی مەترسە یعنی ئەم دراوە لەم شوێنە لێی مەترسە بەڵام لە $4 و $5 مەیکرا ئەگەر بیتکۆینیش بێت لەبەرەوەی ئەوێ ناوچەی فرۆشتنە بۆیە دەبێ بزانی مەسەلەن چ دراوێک دەکڕی چ دراوێک هەڵ دەکەی چی دەکەی چی ناکەی ئیتر ئاگاداری ئەم بابەتە بن ئیتر ئەمە پێشەکی ئەم لایڤە بوو کە من بۆ ئێوەم باسکت هەر کەسێکیش پرسیاری هەر شتێکی هەیە دەتوانێت پرسیار کات و من لە خزمەتدەم هاوڕێیان چێ پرسیاری هەیە دەتوانێت پرسیاری بکات و وەڵامتان دەدەمەوە ببورن هاوڕێیان کەس پرسیاری هەیە لە خزمەتدام ئاساییە دەتوانن پرسیارکەن مایکەکانتان کراوەیە دەتوانن پرسیارکەن و من لە خزمەتدەم هاوڕێیان بەنسبەت دراوی هۆڵدیشەوە خەڵک زۆر پرسیار دەکات دراوی هۆڵد چی بکڕین باشە ئەمە یەکێکە لە دراوە باشەکان بەڵام زۆر بەرز بووتەوە بەس ئێستاش هەر ئاماژەکەی خراپ نییە ئەگەر بە هەنگاو دەیکڕن هەرکەس حەز دەکا ئەم دراوە من پێم دراوێکی باشە لە نرخی ئێستا کە بە $3.20 دەتوانن بیکڕن ئەم دراوە تارگێتی $13 هەتاوەکو $25 دەبێت یعنی تقریبن دەتوانین بڵین 7x دەدات و دراوێکی سێویشە ئەمە سەر بە ئیستریۆمە بەزەمە پێرپێچواڵەکەیەتی بە چارتی هینەکەی بینین ئەمە لە باینانس نییە لە OKX هەیە ئیتر ئەمە شوێنی کڕینەکانی پێشتر کە من کردومەتە سیگناڵ ئەمە شوێنی کڕینەکانی ئەمەش هینەکانی ئۆردر بلۆک و زۆنەکانی سەرێنی هەلێرە لە منتیقانە بوو لە $1.50 و ئەمانە کردمانە سیگناڵ لە گروپی VIP بەرزبوونی کرد تا ئەم زۆنە و لەوێەوە دابەزیەوە ئێستاش لەم شوێنە هەر باشە یعنی ئەم شوێنەی زۆر باشە بۆ کڕین هەرکەس حەز دەکامەیەکی کە لە دراوە باشەکان دواتر دراوی APT مادانا APT کە مثلەن بۆ هیندامان نابوو ئەلێرە کردبوومانە سیگناڵ ئەمەش $2 نزیکی $3 زیاتر داوە دواتر هاتەوە شوێنی داخل بوون APT تۆزێک بەرز بۆتەوە بەڵام APTش دراوێکی باشە ترم شوێنانە دەبینێت تا $50 $60 $80 ئیترەمانە دەبینێت دەتوانن ئەم دراوە سەیڤانە هەر کەسە حەزی لێبوو دەتوانێت بیکرێت مەسەلەن ئەم دراوە کە دمێکە من دامناوە ئەمە دیمۆند زۆنەکەیە کە دامناوە ئێستا ئەمەیان لە هەمویان زیاتر مستحقی کڕینە بەڕاستی یعنی لە ناوچەی کڕیندا ئەمە بۆیە ئەم دراوە زۆر باشە ئەمە لە باینانس OKX و شتێکی تریش بەوە ڕاوبیرم کەوتەوە هاوڕێیان ئەگەر هەر دراوێک کە ویستان بۆ هۆڵد بیکڕن بەم شێوازە سێرچی بۆ بکەن لە ترێدینگ ڤیو یا لە کۆین مارکێت کەپ بزانە لە چەند ئێکسچێنج هەیە ئەگەر ئاوا لە 40-50 ئێکسچێنج نەبوو
هەڕێیان هەموو پارەکەتی تێمەکە ئێستا ئەمە بۆ نمونە ئەم دراوە دراوێکی باشە دەتوانی 120 بۆ 30 ئەکاونتەکەت بخێنە ئەم دراوە باشە دراوێکی سیڤە بەڵام ئەگەر هاتو سبینێ لە یەکێک لەم ئەکسچێنجانە دیلیز بوو دەتوانی لەوەی تر بیفرۆشی بەڵام ئەگەر لە یەکی ئەکسچێنج هەبێ ئیتر دابەزینێکی ئاوا زیاتر دەکات و تۆش ماڵوێران دەبی و زەرێکی گەورە دەکەی کەواتە دراوێک مەکڕن بۆ هۆڵدی دوورمەودا کە لە یەک ئەکسچێنج هەبێت ئەم خاڵشتان لەبیر بێت ئیتر ئەمە تایبەتە بە هۆڵد ئەم لایفە و ئێستا ئەم دراوە دراوێکی باشیشە هەر کەس حەز دەکا بیکرێت ئێستا لە نرخی 0.0049 دەتوانن لەم نرخە بیکڕن ئەمەش تارگێتەکانێتی تا 46 سنت تارگێتی هەیە بەڵام هاوڕێیان لێرە مەیکڕە بە یەک دومانگی کە بڵێ مامەسان نەگەیشتە ئێرە ئیتر ئەمە دوورمەودای هاوڕێیان چۆن لێرە مەسەلەن ئەو ماوەی پێچوە ئەوەندە بەرزبوونی کردو لەوانەیە ئەمە زۆر بخایێنێت بەڵام تۆ ئەگەر لێرە کردیت لە دەوڵی یەکەم دەزمای لێ دەرکە و هۆڵدیکە لەم شوێنانە لەمانە لەکوێ قەنەعەتت هات لەمانە بیفرۆشە تا ئێرە ڕای مەگرە باشە هاوڕێیان ئیتر ئەمەش چەندراوێک بۆ ئێوەی خۆشەویست ئەگەر پرسیارێکشتان هەیە دەتوانن پرسیارکەن هاوڕێیانەوە کەس پرسیار ناکات فەرموو باشی برا وڵام TRB يعني ئەگە سەیری بیتکۆین بکەین لە 67 و 68 بوو TRB هاتە هەفتە بەڵام ئێستا لە 72 هەر ناژوڵ ینی 55 تۆ لە بیداەتی لایڤەکە لێرە بووی نا لە خزمەتدام ئەمن باسم کردووە براژیان ئەم لایڤەش هەر لەسەر نانا لە خزمەتداین ئەم لایڤەش هەر لەسەر ئەم بابەتەیە باسم کردو دواتر ڕیکۆرد دەکرێت ڤیددیوەکەی سیرکەەوە بە تەفاسیلی باسم کردووە لە چناڵ یوتیوبەکە بەڵام TRBش بۆت سیر دەکەم ئەمە TRB ئالتکۆینە سیریکە TRB ها لێرە لەم شوێنەوە بەرز بووە لە $7 تا 700 تقریبا چەند 629 ڕۆیشت ئیتر ئەمە تقریبا نزیکی 65 ئکسیدا 65 ئکس زیاتریش من 83 ئکسیدا 83 ئکس 85 ئکس تقریبا 84 ئکسە باشە ئەم دراوە بەرزبوونەکەی خۆی کردووە و ئەم دراواگەر بێت و بڵێ ئەمە دووبارە کاتەوە لە ئێستادا دەتوانم بڵم ینی لە ئێستادان بەرزبوونە ناکات بۆچی دوای هەر بەرزبوونێکی ئاوا ڕێنجێک دروست دەکات ئێستا ڕێنجەکەی دروست کردووە لەوانەیە زیاتر ئەم ڕێنجە توول بکێشێت خۆی مارکێت 180 ڕێنجە 120 سپایک و بەرزبوونە ئەمە 120ەکە ڕۆیوە 180 ئەمە چەند ڕۆژە مەسەلەن بۆ نمونە ئەگەر لێرە پێوانەیەکی بۆ بکەین لێرەوە مەسەلەن تا گەیوێتە ئێرە ئەمە 29 ڕۆژ بووە باشە ئەها 29 ڕۆژ ئەی لێرەوە چەندە مەسەلەن لەوێەوە کە دابەزیوەتەوە ئەمە 43 ڕۆژە ئەمە دوو ئەوەندەی ئەوە ئێمە دەڵێن چەند ئەوەندە یعنی ئەگەر بیکەینە 5 بەش ینی 180 کەواتە چەند بوو ئێرە ئەمە سی دەبێت 120 ڕۆژ بڕۆین یعنی ئەمە پێویستی پێ لانی کەم ئەها 120 ڕۆژی دیکە تۆ بڵێ 100 ئەمە 100 دادنین یعنی ئەوەندەی دیکە لەم ڕێنجەدا بێ اینجا بەرزبوونێکی تری هاوشێوەمان بۆ بکە ئەمە دراوێکی باشە بەڵام من پێشم وتن ئەو کاتی کە لە سەرێ بوو لە 400 و 500 ئەمانە بوو بە خەڵکم دەوت مەیکردن دێتەوە $44 وەوتیشم لەوێ بیکڕن باشە هەر کەسێکیش لەوێ بیکری بێ چەند جار 2W و 3W دات تا $140 بەرز بووە جا بۆیە ئەمە لە ڕێنجدایە TRB پەیوەندی بە بیتکۆینەوە نییە بۆ ئەو بابەتەش سەیری ڤیددیۆیەکە بکەوە بە تەفاسیلی باسم کردو باشە براجان خزمەتداین هاوڕێیان چیتر پرسیاری هەیە لە خزمەتدان دەتوان پرسیارکەن
کاکە درێت ئێوارە باش هەموو کاتێکت باش براجان. کاکە ئەتوانی سێرێکی فلۆ لەگەڵ ئەی ئاربی پێزانی کامیان پرۆفایلیان باشترە وەکو لە مارکت کەپ کۆین مارکت کەپ بەڵێ بەڵێ بە فلۆ ئەڵێ سرکولیشن سەپلای لە ساسەیە فلۆ لە ڕانکی هەشتایە بەڵێ ئەمە باشە. ئەوەی تر چ بوو؟ وڵای دەنگت نەهات. ماکس سپلای دیار نیە ئەندرا ARB ARB ئاربیترۆم تقریبا ئەمە ڕانکی ئاربیترۆم ڕانکەکەی بەرزترە 41ەکە. ئێمە بەپێی مارکێت کەپەکەی بڕیار دەدەین کە ئاربیترۆم باشترە لە فلۆ. هەردووکیان باشن بەڵام ئەمە هەردووکیشان ماکس سپلایان نەزاندراوە یعنی نازانی چەندە. تۆتال سپلایەکەی ئەمە ARB 10 بیلیاردە واتە 10 بیلیۆنە 10 میلیاردە. ئەوەی تریان فلۆەکە فلۆەکە 1.1 میلیار و 540 میلیۆنە ینی فلۆەکە ئەوەی کە لە تۆتال سپلایەکە ئەوەی لەبەر دەستدایە فلۆەکە کەمترە. مارکێت کەپی ڕاستە کەمترە بەڵام ڕێژەکەی کەمترە. ڕێژەی ئاربیترۆمەکە زیاترە یعنی ئەو ڕێژەی کە مەسەلەن تۆ ئەگەر بۆ هۆڵت بوێ دەتوانم بڵێم فلۆ باشتر بەرزبوون دەکات دەتوانم وا بڵم. هەردووچیان دراوی باشن بۆ نمونە ئێستا مەسەلەن ئێمە سێرچێکی دەکەین فلۆ USDT ئەمە کرد بوشمە سیگنال پێشتر فلۆ ناوچەکەشی گونجاوترە هەرچەنەمە تایمفرێمی هەفتانەیە فلۆ باشترە بۆ هۆڵد بەس ئاربیترۆم ARBUSDT ئاربیترۆمیش هەر کردبوومە سیگنال پێشتر و شوێنی کڕینیش ئەویش هەر لە شوێنی کڕیندا هەردووکیان گونجاون. هەوڕیان ئەوانەی کە مەسەلەن دراوی هۆڵ دەگەڕن هەم فلۆ هەم ئاربیترۆم ئەمە تارگەتەکانیانە. ئەمە بۆ ئێوەی خۆشەویست وتم دراوی هۆڵتان بۆ دادنێم ئیتر بەخوامە جال نەبوو تا ئەم شەو ئەم لایڤە و ئەمە وەکو چۆن دەڵێ هەست بە کوردی خۆمان سەللا یا سەبەتەی هۆڵدەکەتان لەم دراوانە پڕکەن ئیتر ئەمانە دراوی باشن. ئەمە لە هەم ئاربیترۆم هەم فلۆ هەردووچیان دراوی باشن هەردووکیشان لە ناوچەی کڕیندان ئیتر ئەمە لە هەردووچیان ئەمە تارگەتەکانیانن لە دەبڵی یەکەم دەزمان لێ دەرکەن و ماباقیتری هۆڵدکەن. یعنی تۆ ئێستا فلۆ لە 53 سنت بکڕی لە 106 لە $6 سنت دەزمای لێ دەرکە و ماباقیتری هۆڵکە. ئەگەر مەسەلەن بێت و ئەوە بکڕی ARB بکڕی ئاربیترۆم بکڕی ئاربیترۆم بە 54 ئەویشان لە $9 سنت ئەلێرە دەزمای لێ دەرەکەی دەبڵی یەکەم دەزمای لێ دەرەکەی و ماباقیەکەی تری هۆڵ دەکەی. ئەمانە دراوی سیڤن دراوی باشن دەتوانن ئەمانە بکڕن و ئاماژەشیان باشە. لە خزمەتدان براجان. هاوڕێیان چیتر پرسیاری هەیە دەتوانێت پرسیارکە لە خزمەتدان. هاوڕێیان ئەگەر پرسیارتان نییە لایڤەکە کۆتایی پێدێنین لە بەرەوەی من هیچ شتێکم نەماوە بۆ وتن ئەگەر ئێوە پرسیارتان هەیە ئەگینا لایڤەکە کۆتایی پێدێنین.
زۆر باشەوە دیارە کەس پرسیاری نییە بە هیوای سوودبینین ئینشاءڵڵا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک تا لایڤێکی تر و کاتێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ